من حەمیدی حاجی حەسەنم خەڵکی هەڵەبجەی شەهیدم گەنمە شامیەکەم کردووە ئێستا ئەچم بۆ سەیری بزانم پێگەیشتووە بۆ بڕینی. ئێستا هاتووم بۆ سیرکردنی بزانم پێگەشتووە بۆ بڕینی ئێستا سێرم کردووە بەڵێ بۆ بڕینەکە زۆر باشە بڕیارمانداوی شەڵا لە سبێنەوە دەست بکەین بە بڕینی بۆ سایلج. ئەم گەنمە شامەیە بۆ دوو مەبەست بەکارێت. یەکێکیان بۆ زەڕاتی دان بۆ دانەکەیە، بەڵام ئەوە تەمەنێکی تری ئەوێ تقریبان 20 ڕۆژ مانگێکی تری ئەوێ بۆ بڕین، بەڵام ئێمە بۆ سالیجی بەکاردێنین. ئەم سایلجە خۆراکێکی زۆر زەرورە بۆ ئاژەڵ و ئەم سایلجە تا ئێستا لە وڵاتی ئێمە خەڵک بەرهەمی نەهێناوە. ئێستا ئێمە کە سەردانی وڵاتانی دەرەوەمان کردبینیمان ئەمە بەکارهێنن هەموو ئامێرەکانمان هێناوە. ئێستا خۆمان ئەم گەنمە شامیە بەکارێنی نەیکەین بە زەڕات لە بیدایەتی زەویەکەوە هەتاوەکو بەرهەمهێنانی ئەم زەڕاتی کە گەشتوتە ئەم بەرهەمە هەموو ئیشەکان ئێمە خۆمانێکین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی بڕینی گەنمە شامیەکەمانە لێرەوە ئەی بڕین بە گەڵابەی گوازینەوە بۆ پرۆژەکەمان بۆ معمەل لەوێشەوە ئەیکێنە ناو کیسەوە بە بازاڕێکە. تقریبا 400 دۆنم گەنمە شامیم کردووە. 400 دۆنمەکە هەمووی بۆ سایلجە. ئەم تۆوەش تۆوێکی تایبەتە لە دەرەوەی وڵاتی هێناومانە. گەنمە شامی باشترین بەرهەمە بەس خەڵکی ئێمە پێی فێر بێت. بەڕاستی خەڵکی ئەمە شارەزانیە لەم ئیشە. ئەم ئیشەش ئیشێکی زۆر باشە، زۆر لە گەنم و
لە زۆربەی ئیشەکانی تر کە فەلاحی ئەمە هەر پێ فێر بووە زۆر لە هەموو شتێک باشترە. خۆی لە سنووری پارێزگای هەڵەبجە تقریبان بەهۆی لەباری کەش و هەواکەی زۆربەی زۆری بەرهەمە کشت و کاڵەکان لێرە وجودی هەیە هەر لە بەرهەمی باغداری دانەوێڵە سەوزەمەنیەکان ئەمانە هەمووی بڵێن لێرە ئەچێنرێت و بەرهەم ئەهێنرێت تقریبان بۆ ماوەی 2-3 ساڵە بێت بەشێک لە جوتیاران ڕویان کردووەتە داچاندنی گەرمەشامی بە مەبەستی بەرهەمێنانی سایلەج و سوپاس بۆخوا کە نەتیجەکەی زۆر باش بووە و بەرهەمێکی زۆر باش و کوالیتێکی زۆر باشی هەیە و لە ساڵانی ئایندەشا هەست دەکەین کە ینی ئەم بەرهەمە بە پانتایی زۆرتر ئەچێنرێ و جوتیاری زیاتر ڕوو ئەکەنە ئەم بوارە گەرمەشامی لە منطقەیە ئەمە شتێکی تازەیە و عەرزم کردی 2-3 ساڵە زیاتر جوتیاران ڕووتێ کردو بەڵام هەستەکەین ینی پێشوازێکی گەورەی لێ ئەکرێ و لە ساڵانی داهاتوە ئەم بەرهەمە ئەبێت یەکێکە لە بەرهەمە سەرەکیەکان لە منطقە. ئەم بەرهەمە کاریگەری هەیە بەڵام وەکو ئاماژەمان پێدا ئێمە لە سەرەتای ڕێگاکەین ڕەنگە نەتوانرێ احتیاجاتی ئاژەڵدارەکان پڕکاتەوە ڕەنگە بەشێکی احتیاجاتەکە پڕکاتەوە بەڵام بۆ ساڵانی ئایندە ئومێد دەکەین کە بتوانێت بەرهەمێکی زۆرتری هەبێ بۆ ئەوی بتوانێت بەشی زۆری ئاژەڵدارەکانی ئەم سنوورە سوود لەو بەرهەمە ببینن. ئەم گەنمەشامی ئامێرێکی تایبەتمان هەیە ئەی بڕێت ئەی جنێت بەدان و ساقەوەی جنێت و ئێمە ئەیخێنە چاڵەوە خۆشە ئەبێ خۆراکێکی سەرەکی ئاژەڵە بەڕاستی زۆر زۆر شتێکی چاکە و ئاژەڵەکان ئەگەر بیخۆن لە ڕووی شیرۆ چەوری شیریان زیادە بێت شیریان زیادەکە و ئاژەڵی گۆشتیش بیخوات چەور نابێ گۆشتەکەی لە سنووری هەڵەبجا کە ئێمە ئەم ئیشەمان کردووە هەلی کارمان بۆ زیاتر لە 40 نەفەر تا 45 نەفەر ڕەخساندووە بە پرۆژەکەمان و پرۆژەی ئاژەڵداریە و چەند عایلەیەک لێرە ئیشەکەن و گەرمەشامیەکە ئەوەی کە بۆ پرۆژەکەی خۆمان پێویست بێ دای ئەنێن و باقیەکەیشی بە بازاڕی ئەەکەین و لەخوا بە زیاد بێ مشتریشمان زۆرە خەڵک پارەکە کردومانە و ئەم ساڵیش خەڵک ئاشنا بووە پێی. ڕاستی ئەمە پێویستمان بە ئامێری پێشکەوتوو هەیە چونکە لە وڵاتی ئەمە ئامێر نییە چونکە ئەم گەنمەشامیە بە ئامێر ئەچەندێت بە ئامێر بژار ئەکرێ کووت ئەکرێ
و بە ئامێر بڕینی بۆکرێ ئەم شتانە هیچی لەم کوردستانی ئەمانە من داوا لە حکوومەتەکەم کە هاوکارمان بێ کە ئەو ئامێرانە هاوردە بکەین گومکمان لەسەر هەڵگرێ بەڵام بە فعلی هاوکارمان بێ نەک هەر بەوەی کە کەسێک بێتە ئێرە بڵێ هاوکارتان ئەبین و بەڵامەکو تا ئێساتێک کەسێک نەبووە هاوکارمان بێ لە بواری هاوردنی ئەم ئامێرانە کە لە دەرەوەی وڵات بێ بەڕاستی زۆر پێویستمانە ئێمە گەر ئامێر نەبێ ئەمە بەچی ئەکرێ ئەمە ئەخۆ نە بەدەست ئەچێنێت نە بەدەست ئەدوورێتەوە خۆمە زمانی زوونیە بەداسوبەوە درەویکەی هەموو ئامێری پێشکەوتو هەیە هەتا من ئامێرەکانم هەیە بەڵام لەوەی من پێشکەوتوتر هەیە داواکەم لە حکوومەت کە هاوکارمیان بێ بتوانین ئەو ئامێرانە هاوردە بکەین گومرگمان لەسەر هەڵگرێ و کار ئاسانیمان بۆ بکەن. سوپاسی خی گەورەکەین کە خی گەورە یارمەتی یاوین کە توانیمانە ئەم مەوسیمەش بەرهەمەکانی بەرهەمی خۆماڵیمان بێنینۆ بازار بە بازاڕیکەین ئێمە کە لەوێ دوورینەوە و بڕینەوەوانەمان بەکار هێنامانە ئەم سەحەوە لەم سەحە لێرەوە بەم جیهازە کاپیسەیە ئەیکەینە ناو کیس و خۆی لە کیس لە مانەوەی لە کیسەکانە خۆی بۆ ماوەی هەفتەیەک و 10 ڕۆژ دواتر ئەترشێت چونکە هەوا نادا ئتر دوای 10 ڕۆژ ئەتوانی بەکاری بێنی بۆ ئاژەڵ و پێکاتەیەکیشە لە کۆمەڵێ ڤیتامینات لەخۆگرێت ئەو ئاژەڵانەی کە ئەمە ئەخۆن دوورە بن لە کۆمەڵە کێشەی بە کەڵگرتن و ڕەحم و ئەوانە ئێستا فەلاحەکان ئاژەڵدارەکان گیریان بەدەستەوە خواردووە مانگیان یان نایەتە کەڵ یان کەڵ ناگرێ یا بەرەخە یان دوایی ئەو کە پێی ئەڵەن پرزانەکەی ناخە ئەوە هەمووی نەقسی ڤیتامیناتە ئەگەر بێت و لەم ئالکە بەکار بێنێت لەو نەقسانەش بە دوورە بێ سیحەتی مانگاکەش یان مەڕەکە سەلامەتە بێت. ئێمە لە کیسماننا دوایی هەم بۆ پرۆژەی خۆمان بەکاریهێنین هەم بە بازاڕیشی ئەەکەین. ئێمە ئەم جیازانەی کە ناومانە جیازێکی تورکیە جیازێکی زۆر مەرغوبە کیسەکانیشمان کیسی ئەسڵین و ڕقم و هەموو شتێکی پێوەیە هەر کەسێک بێ ئەتوانێت لە ڕێوە ڕقەمانەوە پەیوەندیمان پێوە بکە لە هەر شوێنێکی کوردستان و هەتا بگرە جنوبیش بێ ئەتوانین بیگەینە دەستیان. ئێمە توانیمانە ئەوە 3 دانە ساڵە 3 ساڵ لەمەوە پێش تەجروبەمان وەرگرتووە لەم سایلجە کە سوودێکی زۆری هەیە بۆ شیر و بۆ تەندروستی ئاژەڵەکان.
ئێمە زین ئاژەڵ بۆ بەرهێنانیشی ڕۆژانە پێویستی بە ڕێژێکی زۆر لە خۆراکەیە ئەو خۆراکەی جا هەرچەنێک کوالیتەکەی زۆر باش بێ خۆراکێکی پر پرۆتین بخوا پڕ بێ لە ڤیتامینەکان زۆر باشترە بۆ ڕێژێکی زۆر لە پرۆتین و خۆراکی تیاابێ ئەوە کاریگەریەکی ڕاستەخۆی هەیە لەسەر بەرهمێنانی شیروە بۆ مانەوەی زیندە چالەکانی ڕۆژانی خۆی لە جوڵەی ئاسایی و گەشەی وان هەنە لە ئاژەڵەکان کە ئاوسن ئەوەش بڕێکی زۆر ئینەرجیان پێویست ئێستا کە لە کوردستان ڕێژەیەکی باش لە چەند شوێنێک لە چەند شارێک ڕێژەیەکی باش سایلج بەرەمێنێ سایلج بە شێوەیەکی زانستیانە بەرەمێنانی خۆراکێکی زۆر باشە بۆ ئەو ئاژەڵەکان جا چ کێڵگەی مانگا بێ مەڕ و بزن بێ هەر جۆرێکتر لە ئاژەڵەکان ئەم سایلجە بە شێوەی زانستی بە ترشاندن بەرەمێت جا گرنگی سایلج لە کۆمەڵی خاڵ بۆ ئاژەڵەکە زۆر زۆر گرنگە یەکێک لەوانە بۆ بەرهمێنانی شیر کاریگەرێکی زۆر زۆر ڕاستەوخۆی هەیە بۆ بەرهمێنانیشی لەبەرەوە سایلجەکە ئێمە کاتێکەکەی ترشێنین ڕێژەی پرۆتین و شەکرەکان وەکو خۆی هێڵێتەوە ئەو خۆراکەی کە هەمانە لە پلەی پێچی 4 بۆ 5 لەو بینە هەڵیەگرین ڕێژەیەکی زۆر باش لە پرۆتین و شەکرەکانمان بۆ هێڵێتەوە هەروە ئەنزان بەکتریای لاکتیگەسی دەبێتەوە هۆی ئەوەی کە ئەو خۆراکە بترشێت وەجبوونی تشبوونی خۆراکەوە ئاکات ئاژەڵەکە ئەن وڵاخەکە زۆر زۆر حەزی لێ بکات. كل يوم الساعة 4 نحط له علف، بعد العلف الساعة 5 عصر يروح للحليب النحلبة، بعد العصر هم الساعة 5 هم يروح للحليب، وكل يوم ما شاء الله يصدر لنا 2 طن حليب. بعدين يروح للسليماني الحليب، والحمد لله هو كل يوم علف أذرة مع وينجة جت، ما شاء الله زين يعني البقر ياكل زين وحليب زين الحمد لله. لە پاش ئەوەی کە ماهەکان لە پرۆژەی گاوداری دەرەشیش ئەدۆشتێن شیرەکە ئەچێتە بەڕادی ساردکەرەوە هەر لە دەرەشیش لەبەرەوەی لە ڕێیەکەی خراپ نەبێ ئێمەش بە تەنکەر بەمانێ تەنکەرەکە وەکو پارێزەرێک وایە بۆ شیرەکە ناهێڵێ خراپ بێت ئەگەر شیریش بەری هەتاوەکو هەولێریش لە هەڵەبجەوە خراپ نابێت یە بۆ ئێمەش بە ماتۆر هیچ دەستی بەرناکەوێ ئەیکەینە ئەم مەنجەڵی کونیانەرە و لەگەڵ ئەم بەڕادەیە ئەتر کە مەنجەڵەکە ئەکوڵێ بە 6 ساعاتێک ئەتر ئەچینە ژوورەکەەوە و ماسەکان تێکن.
ئەو شیرەی کە گاتە دەستی ئێمە ئەو بەرهەمانی کە لی دروستەکەین هەمووی بەبێ مەوادی محافظە و بەبێ هیچ شتێک ئەگەینە دەستی هاوڵاتیان بە شێوەیەکی تەندروست.